بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرگوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕاستکاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کە شورا و ڕاوێژ وەک بنەمای کارکردنی ژیانی ڕۆژانەمان دەبێت چۆن بێت. خی گەورە لە قورئانی پیرۆزدا و لە چەندین شوێندا باز لە گرنگی و پێگە و ئەهمیەتی شورا و ڕاوێژ دەکات و وە فەرمان بە پێغەمبەرە ڕاست و بە ڕێزەکەی خۆی دەکات کە شورا و ڕاوێژ بکاتە بنەمای کارکردنی خۆی و دوور بێ لە خۆپەسەندی و تاگڕەوی و ئەو جۆرەی کە پێی دەگوترێت دیکتاتۆریەت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی خۆی و کاروباری دەوڵەتەکەیدا بۆ بچووکترین شتیش ڕاوێژی بە هاوڵە بەڕێزەکانی کردووە. یا زۆر جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی فەرمانی شتێکی دەرکردووە و بەڵام هاوڵێکی بەڕێز یا یەکێ لە خێزانەکانی ڕەیەکی پەسەندتر و جوانتری خستۆتە بەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئەویش وەکو سەرکردەیەکی حەکیم وەکو کەسێکی گوێگر ڕەئی و بۆچوونی ئەو بەڕێزەی بەرامبەری پەسەند کردووە. ئەوە تا بینین لە جەنگی یەکلاکەرەوەی بەدر کە جەنگی نێوان کوفر و ئیمانە، یەکێک لە هاوڵەکان کە حەبابی کوڕی مونزرە پێی دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، شوێنی خستنی بارگە و بنە و سوپاکەمان فەرمانێکی خواییە کە قسەی تێدا نەکەین یام ئەمە ڕەئی و بۆچوونێکی خۆتە و بریتە لە پلانێکی جەنگی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی دەفەرمێ پلانێکی جەنگی خۆمە. بۆیە حەباب پێی دەفەرمێ با بچینە شوێنێک کەوا زاڵ بین بەسەر هەم ئەبیرن ئاوەکانی بەدردا و هەم زاڵ بین بەسەر سوپای بەرامبەردا. هەروەها لە سڵحی حودەیبیەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گوێ بۆ بۆچوون یام شورا و ڕاوێژی سەلەمەی خێزانی دەگرێت کاتێک کە پێی دەڵێ تۆ پێشی ئومەتەکەت بکەوە بڕۆ قوربانیەکانت بکە و سەرت کورت بکەرەوە بە ئەوانیش دوای تۆ بکەون. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە شورا دەکەین. گرنگی شورا لە ژیانی ڕۆژانەماندا چییە؟ لە بەڕێوەبردننی وڵاتێکی گەورەدا تا چەند شورا و ڕاوێژ گرنگی و ئەهمیەتیانەیە. کاتێک سەرکردەیەک میلەتێک پابەند دەکات بە ڕەئی و بۆچوونی خۆیەوە، گوێ بۆ قسەی هیچ دڵسۆز و لێزان و وردبینێک ناگرێ، سەرنجامی ئەو میلەتە بەرەو کوێ دەچێت کە ئەم دیکتاتۆرە ئەم کەسە تاگلایەن و تاگڕە و تاک بڕیاردەرە میلەتەکەی خستۆتە گێژاوی دواکەوتوی یام وڵاتەکەی خستۆتە بەرچنگی داگیرکەر و دژمنانی وڵاتەکەی. لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمان شێرەیی زانای ئاینی تاوتوێی ئەم پرسە دەکەین. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر بەخێر بێ. مامۆستا سەرەتا بزانین شورا چییە، ڕاوێژ چییە و بەچی دەگوترێت شورا و ڕاوێژ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. الراوێژ لە زمانی عەرەبیدا کە لە کەلیمەی شورایە بمعنى خستنا الروح شتێک عرض بکەی بیخەیتە ڕوو پیشانی خەڵکی بدەی، ئەمە لە ڕووی لە زمانی عەرەبیدا بۆ معنایە هاتۆ بە شێوەیەکی عام. بەڵام لە ڕووی ئیستیلاحیەوە لە ڕووی زاراوەییەوە ئەوەی کە باس کراوە چ لە ڕووی شەرعیەوە چ لە ڕووی قانونیەوە چکە شورا تایبەت نییە بە تاریخی ئیسلامیەوە، ئەوەی کە لە میلەتان باس کراوە ڕاوێژکردن بە شورا بریتیە لە گفتوگۆکردنی چەند کەسێک زیاد لە کەسێک لەگەڵ یەکترا گفتوگۆکەن لەسەر مەسئلەیەک یا لەسەر چەند مەسئلەیەک چەند ڕەیەکی جیاواز دەرئەبڕێ گفتوگۆیەکەن دوایی لەسەر ڕەیەک کە بە زۆرینە یا بە ئەهلی اختصاص ڕێەکەون لەسەری دیارەکەن. بەواتە شورا بە شێوەیەکی گشتی بریتیە لە ئاڵوگۆڕکردنی بیرڕای چەند کەسێکی جیاواز لەسەر پرسێک کە ڕەئی جیاواز هەڵبگرێت. مامۆستا جەنابەت فەرموون کە شورا پەیوەندی نییە یان بۆنە پەیوەست نییە بە تاریخ و مێژووی ئیسلامیەوە. مەبەستت لەم قسەیەکی ئایا شورا بنەمایەکی کارکردنی ئیسلام نەبوو یان بۆ منە ئاینەکانی تری شورایان بەکار تەماشاکە ئێمە کە من وامود ئەمە ئەگەڕێنەوە بۆی کە لە 3000 ساڵ پێش هاتنی ئیسلام، لە 3000 ساڵ پێش هاتنی ئیسلام و حتا ئەوتر پێش میلادیش سینیەکان عادەتیان وا بووە ئەگەر کاتێک بیانویستە ئیشێ بکەن حتا مەسەڵەن شەڕێک بکەن یا بیانوێت کارێک بکەن، خەڵکە شارەزاکەیان خەڵکە ئاینەکان یا خەڵکە شارەزەکان بۆ مەسئلەی کەم بەسییان بوو لە شوێنێک لە معبەدێک لە معبەدەکانیان کۆبوونەوە عیبادەتێکی تایبەتی خۆیانیانە کرد و گفتوگۆیانە کرد لەسەرەوە دوای لەسەر شتێک ڕێەکەوتن. اینجا لە پێش ئیسلامیشدا ئەمە هەبووە. قورئان مەسەڵەن زۆر مۆزوعەیە کە باسی ئەکا لە پێش ئیسلامیشدا شتی وا زۆر بووە. مەسەڵەن کاڵم ئیسلام بە دیاریکراوی وەکو دینی ئیسلام کە هاتبێ بۆ محەممەد عەلەیهی سەڵات وسەلام، لە ئیسلام بە شێوە عامەکەی دینی هەموو پێغەمبەران ئیسلام بووە. مەبدەی شورا
يعني مبدئك خوای گەورە پەروەردگار لەگەڵ دروستکردنی بەشەریەتدا بنیاتی ناوە يعني تایبەت نییە بە قەبیلەیەکەوە لەوەتی ئینسان دروست بوو ئەگەر تەماشا بکەین ئەو گفتوگۆی کەڕوو ئەدا لە بینی خوای گەورە پەروەردگار جەل جەلاوهو لەگەڵ مەلایکە خوای تەعالا گفتوگۆیەکیان پێ ئەکات بە مەلایکە ڕەئیان وەرەگرێت طبعاً کە ئەڵێن ڕەئیان وەرەگرێ لێرە ئەمە ئەکرێ بە دەلیل کە هەموو کاتێک پرسکردن بۆ ئەوە نیە ڕەئەکەی ئەو وەربگری بۆ خۆت جاری وایە بۆی بسەلمێنی ڕەئەکەی ئەو نەی پێکاوە بۆ نمونە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون جاءت ما شاكا ليرة خواهي قولوا پروردگار سرتا راوێژیان پێیەکات وەک گفتوگویان لەگەڵاکە کاتێک ئەفەرمێن من خەلیفە لەسەر ئەرز ئینسانەکەم بە خەلیفە لەسەر ئەرزدا یەکسەر ئەوان ئەیانوێ بڵێن وامەکە ئایا بە شێوەی پرسیار ئەڵێن ئایا کەسێکی بە جێنشین کە خوێن ڕێژەیە کە خراپە بڵاوەکات و بەڵام دوای خۆی گەورە پەروەردگار فەرمێ ئینی ئەعلەم ما لا تعلمون چکە خۆی گەورە پەروەردگار خۆی ئاگادارە لە زیهنی ئەوانە چی دروست بووە خۆیان مەلایکە خۆیان بوازان کە لە هەموو شتێک پاکتر و باشتر و ئەتوان هەموو شتێک بکەن بۆ چکەوان پێیان وایە وەکو خۆیان لە ئاەتەکە باس ئەکەن و خۆی گەورە لەسەر زمانی ئەوانە باسەکە ئەوان وتیان چی وتیان ئێمە بەردەوام تەسبیحاتی تۆ ئەکەین تۆ بە پاک ڕاگرین ئێمە بکە بە خەلیفە کەواتە لێرە تەماشا بکەم مەبدەئی شوڕا و ڕاوێژکردن و ڕاگۆڕینەوە لەگەڵ دروستکردنی یەکەم ئینساندا کە ئادەمە سەلامی خۆی لەوێ حتا پێش ئادەمیش مەبدەئی شوڕا هەبووە کەواتە گرنگی و حکمەتی مەبدەئە لە چیدا کە جەناب دەفەرمی هەر لە دروستبوونی مرۆڤەوە خوای گەورە شوورا و ڕاوێژی کردوتە یەکێک لە بنەماکانی کارکردن و ژیانی ڕۆژانەی مرۆڤەکانی پێ بەڕێوە بردووە خۆی ئەگەر تەماشا بکەی یەکەم بۆ دوورخستنەوەی ئاژاوەیە بەردەوام یعنی بۆ ئەوەی کە کەسێک شتێک ئەبیستێ یعنی بە فوجائی نەیبیستێ فوجئەتەن شتێک نەبیستێ پرسی پێ ئەکرێ جاری وایە لە پرسەکە بەگوێ ئەکرێ جاری وایە نا بۆی ڕوونەکرێتەوە کە ڕائەکەی ئەو سەواب نییە باشە طبعا مەبدەئی شوورا لە ئیسلامە ڕەئی وەرگرتن یعنی چەند جۆرێک ڕەئی وەرەگیرێ جاری وایە هەیە ڕەیەکە ئەهلی اختصاص لەوانە یەک کەس ئەهلی اختصاص بێ باشە یەک کەس ئەهلی اختصاص شتێک ئەزانێ لێرە ڕەئی زۆرینە ناخوا ئەهلی اختصاص ئەیخوات جاری وا هەیە ڕەئی زۆرینە ئەیخوا وەک مەسەلەن ئەوەی کە ئێستا لە عالەما باوە ولا لە عەسری پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هەبووە لە دوای پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام شتی وا هەبووە چونکە لە عەسری پێغەمبەرە زیاتر وەحی پشتگیری شتەکانی کرد هەر شتێک وەحی پشتگیری نەکرا یەکسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکوی جەنابەت لە مقدمەکەی ئاماژت پێکرد ئەگەر وەحی پشتگیری شتێکی نەکرایە ڕاوێژی ئەکرد ئەویش دیسانەوە ئەگەر ڕایە بۆ ئەهلی اختصاص کێ شارەزایی زیاتر وایە لەو مەسەلەیە ڕائەکەی سەوابی زیاتر تیا وایە ئەوە وەرەگیرە جا مەسەلەن یەکێک لەوانەی کە ڕەئی زۆرینە حسابی بۆ ئەکرێ ئێستا طبعا ئەوش زۆرینەیەک نەک ئەم شتێکی ئێستا خەڵک ئەیکات تقریبا تەقلیدێکی تایە با بڵێن کە ئێستا مەسەلەن ڕەئی زۆرینەی ئەهلی حەل و عەقد کەسانێک کە شارەزان کە عاقڵن کە دەرکیان هەیە نەگەوەی کە ئێستا مەسەلەن کەسێک پرۆفیسۆرێک پیاوێکی زۆر شارەزا کابرایکی عاقڵ یەکێکی تریش کە تازە تەمەنی گەشتە 18 ساڵ بەبێ ئەوەی یعنی چاوی لە شتێک هەر ڕائەکانیان وەکو یەکەخوا ئەوەش کە ئێستا لە عالەما ئێستا ممارەسە ئەکرێ کەواتە شوورا ئەم مەبدەئەیە جاری وا هەیە ڕەئی ئەهلی اختصاص ئەخوا باشە کە اختصاصە کە ئەزانە کە ئەوە باشی و خراپی مەسئلەکە ئەو ئەیزانێ و جاری واشێ زۆری نەئەیخوات و جاری واشە بۆ حتا مەسەلەن بۆ نمونە کە ئەو کەسی کە دووربینە دەرکی زیاترە وەکو ئەبوو بەکر سیدیق ڕەضا و ڕەحمەتی خوای لێ لە پاش وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە بوو بە خەلیفە کۆمەڵێک لە خەڵک ئیرتیدادیان کردواتە پاشگەز بوونەوە لە دین حتا کەوتنە سوڵح لەگەڵیان ئەوان وتیان ئێمە خەیناکە نوێژەکەین واکەین بەس یەک مۆزوع هەیە ناکەین زەکات نادەین حتا ئەصحاب ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ عومەری کوڕی خەتاب ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ خۆی ئەفەرمێ هەتا ئەو کاتە نەمزانی بوو کە ئەبوو بەکر یعنی ڕائەکەی ئەبوو بەکر ئەوەندە تەواوە کە چوون بۆ لای وتمان باشە قەیچێکە با هەر لەگەڵمان بمێنەوە مسلمان بوون حسابی مسلمانیان بۆ کرد بەس زەکات نادەن قەیچێکە
فەرمی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمی سوێن بخوا ئەگەر تەنها هەوساری حوشترێکیان یا هەوساری ئەسپێکیان دا بێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە زەکاتە ئێستا منیش دیسان لیانە سەرمەوە بۆ ئەو دەوڵەتی کە لە بەرەسمەجادایی و عومەری کوڕی خەتاب فەرمی ئەو کاتە زانیم کە خوای گەورە دڵی هەموومانی یەکلا کردەوە بۆ ڕاکەی ئەبوبەکر ئەو کات زانیم ئەبوبەکر لەسەر حەقە خۆ مشورەتیژی کرد بۆ سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مشورەتیان کرد زۆر جار مرۆڤێک خۆی لە سەدیان بۆ با بڵێن بە ڕێژەیەکی زۆر ڕای لەسەر بۆچوونێکی خۆی هەیە دڵنیایە کە بۆچوون ڕەیەکەی خۆی ڕاستە و ئەی پێکێوە هیچ زارێکیش ناکە لەم کاتا بوومە هیچ مەجال هیچ بوارە یان بوومە هیچ پێگەی بۆ شورا و ڕاوێژ ئەمێنێتەوە بەڵێ پێگە ئەمێنێتەوە قسەکەی سەرەتام هەر ئاەتەکە خوایە کەوتت خوا هەموو شتێکە بڕێتەوە خوای تەعالا مشورەت بە مەلایکەکە بەڵام دوایی بۆیان باسەکە فەرمێ من ئینی ئەعلەم ما لا تعلمون طبعا طريقەکانیش چۆن بۆی کە مەلایکە بەرچاویان ڕوون بێ وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين قالوا لا علم لنا قالوا سبحانك لا علم لنا يعني حتى آخر آياتك يعني بوين رونكاتو أم كسيك الرأيكي هي يعني دي مناقشة قضيكاك كاتك مناقشة قضيكاك أبي أهلي اختصاص ببتوانه بوين بسلمانه إيجابيات وسلبيات طبعا هموش تك أكريت إيجابيات وسلبيات هي إنجا شوراش للمعلومات همو كسجيزان الإسلام تايبتني بتنها بقضية سياسي يا بقضية اقتصادي مسائل اقتصادي مسائل اجتماعي مسائل سياسي هر مسائلك حتى عندك يعني حتى مسائل طبي وهندسي وانش يعني خلق ككاتك شتيكا شوراكا كابرا اسا مثلا منا اطروحي دكتوراه شي نسي والرساله ماستر شي نسي ولا سر بابته شي هندسي يعني مثلا تيزا شي دكتوراه كابرا كسيكا طلبي طب يا طلبي قانون يا طلبي هندسه هر مجال لمجال كان مشرفي هي وين راي مشرفه كمشرفه شي عم بابل مشرفه شي كسر برشتي بحثك هيك مشرفه علميه هي مشرفه لغويه هي باشان دوای مناقشه رجاري ولا مناقشه او هم زحمتش يشا درناسه شنو بيكا يعني شوازي تيزكي هلايا زرر بخويا بعلم يا ببشري دقيقه لبرأوا مساله شورى مساله شي عامه وحتى خواهی گەورە پەروەردگار لە هەندێک شوێنە وەکو نوێژ باسیەکە زۆر باشمان سکاتەبا بچینە خزمەتی قورآنی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا ژیانی عملی و سیرەی عملی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بزانین چۆن ئەوان باسییان لە گرنگی و پێگەی شورا کردیان چۆن پێغەمبەری خوا لە ژیانی خۆیدا ڕەنگی پێداوەتە لە کاتێکە کامڵترین و باشترین مرۆڤەکان بووە و هەمیشە بە وەحی خوایش ئاراستە کراوە حەزەکەم پێش ئەوەی بچینە سەر حیاتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام یا سەحابە اگر تماشاك القرآن بريتي له موضوعنا مثلا قصي سليمان پیغمبر سلامي خوای لێ بێ لەسەر لەگەڵ مەلیکە بەلقیس باشە کە نامان بۆ ئەنێرێ و بەلقیس خوای تەعالا کە نەقڵیەکە چۆن گفتوگۆ ئەکا لەگەڵ دەست و پەیوەندەکەی چی بکە چۆن بکە قصەی سەیدنا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەوەی کە خوا ئەمری پێەکە قوربانیە بکە بە کوڕەکەی بەڵام مباشر ئەوە نییە کوڕەکەی بێنە یەکسەر سەری بڕێ دێ چیەکە پرسیاری ڕاوێژی پێەکە إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى يعني أم گفتوگۆیە فانظر ماذا ترى پێشان بۆی ڕوونەکاتۆ إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى إنجا أو جا فرمي قال يا أبتي قال يا إن جاء أفرمي أي باوشي خم أوي كأمرت فيك روابيك افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين إن جاء بيشتر لقرآن خوي قولوا پروردگار شورا يعني بيجوي مثلا باسي وبكين بوشي بيغمبر عليه الصلاة والسلام شورا كردوه برسي كردوه لقل خيزانة كاين لقل صحابة لقل دورو بري چونکە خوای گەورە پەروەردگار لە ریزی نوێژە دایناوە کە فەرمێ والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة والذين استجابوا لربهم ئەیمانداران ئەوانەی کەوا وەڵامی خوای گەورە و پەروەردگار ئەدەنەوە و نوێژەکانیان ئەکەن وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون باشە وەڵامی خوا ئەدەنەوە فەرمانی خوا جێبەجێکەن
باشا وأقاموا الصلاة نواجكان يعني كان وأمرهم شورى بينهم يعني كارو باري نيواني خوان چون نوش بقرن أزانن قفتو قردنش بو كارو فرمانا كان يعني أمرهم أمركي لوي كهناويتي خوي قورو پروردگار بنكيري هناويتي فرمانيان يعني فرمانك دياري كراونية همو أموري جيانيان بشورى براوش كردن لنواني خوان أجيب جيكن ومما رزقناهم ينفقون سيركا جا لويك خواه بيداون كم بس بي زكاة يا صدقي تطوع أي بخشن يعني للري أمشتانه سيركا حتى بيشترك أخوة أفرمي أويك أخوة جورو پروردگار بيداون فما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون ما صفة إيمان دارانا باشا أخوة أفرمي أوي بيتان دراوة خوای گەورە و پەروەردگار پێداون لە هەر شتێک لە خۆشیەکانی دنیا بەڵام ئەوەی لە لای خوایە بۆ ئێوە باشترە بۆ کێ باشترە بۆ ئەوانەی کە ئیماندارن للذین آمنوا وعلى ربهم يتوكلون ئیماندارن و لە تەواوی کارەکانیانە پشت بە خوای گەورە و پەروەردگارە بەسن والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون خويانا باريزن لشي يجتنبون كبائر الإثم لقناهي قورو تاواني قورو خويانا باريزن ولا خرابكاري خويانا باريزن ولا كاتكا كتراب خوي قورو استغفارك انو خواليان خوش به انجا والله خوي قورو پروردگار دنوا لدعاء خويان باراز ل يعني سيرك عقيده وعلى الله يتوكلون خو باراسن لقناه للري اخلاقياته ان جادت سر عبادات والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم يعني بشك لعبادات إنسان بويا بياوشي وكو دكتور محمد علي الصلابي كتابشي نسيو كتابشي قيمي نسيو بناوي الشورى فريضة إسلامية يعني الشورى فريضة إسلامية كتشون نوش فرزة شورى والراوج والرأي والقرتنيش فرزة كدوايش للرزكاء فرمي ومما رزقناهم ينفقون لصفة إيمان دار وەک شورا کارەکانی بە شوراکە لەو ماڵی خوا پێداوە لێ ئەبەخشێ زۆر باش مامۆستا زۆر جار سەرکردە باوک کەسایەتیەک سەرۆکی حیزبێک هەستێکی خۆ بە گەورەزانی یان بوونە پشت بەستن بە خۆی وای لێ دەکات کە هانا بۆ ڕاوێژ نەبا بۆم پەنا بۆ ڕاوێژ نەبا وازانێ ئەم بەمە ڕاوێژکردن و شورایە ئەگەر بۆمە پرس بە کچەکەی بکە کە ئەیدا بەش و پرس بە خێزانی بکە یان بوونە عەرزەیەکەکرێ خانوویەکەکرێ هەتا ئەگاتە بوونە قەزیەیەکی گەورەی وڵاتێک بوونە بە باسی ڕیفراندۆم بکەین کە لە هەرێمی کوردستانە سەرکردەیە بۆمە میلەتێ بە قڕەکە بەرە و هەڵدێرانە بە ئەمە ئایا شورا و ڕاوێژ لە ئیسلامە بەو شێوەدانراوە کە مرۆڤی پێ زەلیل و پەست و بچووک و کەم بکرێتەوە یان بە پێچەوانەوە ئەمە زیاتر مرۆڤ گەورەترە کاتووە دوایش میلەتەکەی ناتوانێت هەڵەکان هەمووی بخاتە ئەستۆیەوە مامۆستا ڕێز لە مەجالی عایلەویە پاشان لە مەجالە سیاسیەکە یەکەم لە مەجالی عایلەویە ئێمە لە اعتقادی ئێمەیە و لە لای تەواوی ئەوەی کە ئێستا هەیە لەسەر ئەرزدا خەڵکی بە ویژدان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفضەلی بەشەر بووە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی پێگە و هەمووەکەوەی کە وەحی بۆ هاتووە هەمووەکو ئەخلاقیاتیش کە لێی بینراوە بەڵام کاتێک کە خێزانەکانی يعني جۆرێک لە گرفتی بۆ دروستە بێت لەگەڵ خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەیانێرێتەوە بۆ لای کەسوکاریان قورئان ئەمری پێکا فەرمێ يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا أفرمي أي پیغمبر عليك صلوات الله وسلام بخزانة كانت بالله أجر أوان بيان بالله أجر إيوة جياني دنياتنا وخوشيكاني دنياتنا ورن من دستان لهال أجرم بجوان ترين دز لهال قرتن دستان لهال أجرم برون أمبر سبب كسكار تامكن وإن كنتن تريدن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات من كن أجرا عظيما وأجر إيوة خوا رزامندي خوا والرزامندي وشون كوتني پیغمبرتان عليه الصلاة والسلام ودس كوتني قيامتان أبي أو خواي قورو پروردگار بو آفرتاني چاكو باشو دايون باك پاداشتی زۆر گەورەی بەداناون يعني حرمە لەگەڵ خێزانەکانی خۆی بڕۆن بە باوکتان بە کەسوکارتان بڵێن ئەمە حسابی بینی ئێمەیە لە دووشت بەدەرنیە ئەم گفتوگۆیەکە
لەبەر ئەوە یەکەم لە مەجالە عایلەویەکەیە هەموو کەسێک پرسەکە حتا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە کەسێک ویستوێتی ئافرەتێک هاتوو بەلای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەڵێ پێغەمبەری خوا باوکم ئەوێ بمدا بە ئامۆزایەکی خۆم بە برازایەکی خۆی بەڵام من پێی ڕازی نیم. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ نا شوو بەو کەسە بکە کە پێی ڕازیت چکە زۆر لێکردن زەخت لێکردن یعنی کە تۆ ڕەئی کەسێک وەرەگری یانەوە تا بۆی ڕوونەکەیتەوە ئەوە بە کەڵک نایە بۆی ڕوونەکەیتەوە یان بە زۆر ناتوانێت ڕائەکەی بەسەرا بسەپێنی بۆی ڕوونەکەیتەوە. لە مەسەلە سیاسیەکانیژە ئەگەر تەماشا بکەین خی گەورە پەروەردگار جەلە جەلالوهو باسی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ ئەوەی کە موسڵمانان شوێنکەوتووی پێغەمبەری خوان عەلەیهی السەڵات وەسەلام لە مەثەلەن لە قەزیەیەکی هەتا لە باسی سیفەتی پێغەمبەرە لە گەورەیەکەشیا باسێکە دوای اینجا باسەکە کە چیەکە کە پرس بە ئیمانداران بکە فبما رحمة من الله لنت لهم ئەمە وەسە بۆ پێغەمبەر باشە ئەگەر لە ڕەحمی خوا نەبووە تۆ ئەوها لە ڕەحمی خوایەوە کە تۆ نەرم و دڵنەرمی بەرامبەر بەوان ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر تۆ دڵڕق و توو ڕەبوویتایە ئەوان لە دەورت ئەو هەموو خەڵکە لە دەورت کۆ نەبوونەوە کەواتە ئیشی تۆ چی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فاعف عنهم لیان خۆش بە چاوپۆشیان لێ بکە واستغفر لهم داوای لێ خۆشبوونیان بۆ بکە لە خوا یعنی ئەمانە احتیاجیان بە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لیان خۆش بە بەزەیت پیان دابێتەوە نەرم بە لەگەڵیانە لیان خۆش بە خۆت لیان خۆش بە و داوای لێ خۆشبوونیان لەخوا بۆ بکە وشاورهم في الأمر پرسیان پێ بکە لە کاروبارەکانتانە اینجا لە دوای ئەوەی کە تۆ لێ خۆش بووی داوای لێ خۆشبوونت بۆ کردن و مشاورت پێکردن و اینجا فإذا عزمت فتوكل على الله اینجا کە شتەکەت بۆ یەکلا بووە ئەمە قازانجەکەی ئەوەندەی و زەرەکەی ئەوەندەیە اینجا فتوكل على الله ئیشەکە بکە نەگەوانی هەر بە ئارەزوی خۆت بێ ئەوەی کە مەسەلە سوارکەری شەیتان ببی و عالەمێک بە فەتارە تابەریە حتا ئەگەر تعبیرەکەین بێ شەڕی خۆت ڕێنی پێ بکەین لە هەر لە هیچ شتێکە یعنی نەک هەر لە مەسەلە سیاسیەکە لە هەر شتێکی تریژا کە تو مەسەلە ئێستا من لە مەجالێکی ئەعلامیە پرسیار پرس بە جەناب دەکەم تۆ ممکنە بڵێم ئیشە بۆ تۆ نابێ بەڵام کە دوایە چ میشەکەم زەرەرەکەم بەڵام دوای چی بیرەکەمەوە دوای کە زەرەرم کردو پێشتر پرسم بە ئیعلامیە کردو تۆ دەی پرسێکی شەرعی بە منەکەی یا پرسێک لە مەجالێکی کۆمەڵایەتی پرس بە منەکەی من زەرەرەکانیت بۆ بژێرم زەختت لێ ناکەم کە دوای بەگوێم ناکەی ئەو کاتە تۆ خۆت لێی مەسئولی اینجا لە دوای خوا فەرمێ فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين اینجا خوا ئەو کەسانی خۆشەوێ کە پشتیان پێبەسەوە کەی کاتێک کە ئەمە سیفەتیانە یعنی ڕەئی خەڵک وەرەگرێ نەرمونیانە بەرامبەریان شتیان بۆ ڕوونەکاتەوە بۆیە پێغەمبەری خۆش عەلەیهی السەڵات وەسەلام لە تەواوی ژیانیا لە زۆرینەی ژیانیا چ لە مەجالی عەسکەرییا بێت چ لە مەجالی مەدەنیا بێت پرسی کردو مەسەلەن بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام چووە مەدینە کاتێک چووە مەدینە شتێکی بینی طبعاً ئەهلی مەکە نایانەزانی صفاتی دارخورما چییە یعنی چکە لەبەرەوەی مەدینە وڵاتی دارخورمایە مەکەوە نییە مەکە شوێنێکی وشک و برنگە و ئەهلەکەی زیاتر لەوانەیەش خەریکی حەیوانداری و ئاژەڵداری بووبن بازرگانی و ئاژەڵداری بووبن بەڵام مەدینە شوێنێکی سەوزە دارخورمایەتیایە خەڵکەی پێوەی مەشغوڵە کاتێک پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە چووە مەدینە بینی مەدینەیەکان وەرزێکیان هەیە خورما و تورباکەن تۆوی نێرەکانە گوازنەوە بۆ مێیەکان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی بۆوە کەمتیان ئەگەروانەکەین خورماکانمان بەرناگرن طبعاً دیارە ئەمە لە هەندێک درەخت وایە بزات لە خورمایە لە هەندێک درەختی تراوانیە هەر لە بەهار و سەرەتای بەهار و لە کۆتایی زستانە بایەکەیە کوردەواری خۆمان پێ دەڵێ بای داراوس بەهۆی باوە تۆوەکانە گوازێتەوە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمی ئەگەر خوا ئیرادە بکە خورماتان بداتێ ئەتانداتێ تەناخەرەی پێغەمبەری خوا ئێمە تەجربەمانەوتی ناگەر خوا بیەوتانداتێ ئەتانداتێ ئێوە ئەوانش لەبەرەوەی ئەمە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ترسان لەوەی کە وەحی بێ هاتن چیان کرد بەجێی پێغەمبەریان کە عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەی کە لە نزیکی پێغەمبەرەوە بۆ عەلەیهی السەڵات وەسەلام بەگوێی کرد بوو خورماکەی بە توربەی نەکرد بوو ساڵە خورمای پێ نەبوو دوای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەمە
ئەو قسەی کە جەنابەت فەرمووت ئایا بە زۆر هەڕەکەی خۆی سپێنێ سەیری ئەم وجدانەکە فەرمووی من شارەزان بە ئوموری دینتانەوە بە خۆتان شارەزان بە ئوموری دنیاتان یعنی ئەمە ناتوە حەر بە زۆر کە کاتێک سەیری کرد ئەم لە مۆزوعە لێی نازانە فەرمووی يعني اعترافکردن بە شتێکیش کە نەیزانیوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام اختصاصیەوە نەبووە. بەڵێ مامۆستا پشتکردن لە شورا و ڕاوێژ وەرنەگرتنی قسە و ڕاوبۆچوونی خەڵک بە تایبەت تۆ کە سەرۆکی وڵاتی سەرۆکی شارەوانی سەرۆکی حیزبێکی تا چەند بەو وڵات بەرەو تەنگەشە و بەرەو قەیران و بەرەو بێسەر و بەرەی دەبا یان تا چەند تاگڕەوی و دکتاتۆریەت لە سەرکردەیەکدا دروستەکە کە تەنانە دەگەڵ ڕۆژنامەنووسێ مامۆستایەکی ینی لە مینبەرەکەی خۆیدا قسەیەک بەرامبەر ئەم دەسەڵاتە بکە ئامۆژگاریەکی بکە بە زەبری گولە و ڕیش سووتاندن و دەرکردنی و کوشتنیشی هەتا بەونە شەیدکردنی چەندی مامۆستا لە نێمی کوردستان بەم جۆرە وەڵام ئەدرێتەوە. ئایا پشتکردن لە ڕاوێژ دکتاتۆرێکمان بۆ دروست ناکات کە بەونە بە ئارەزوی خۆی وەکڵە شەلم کوێرم ناپارێزم دەست بکا بە کاروبارەکانی خۆی لە هەر زمانێکە لە زمانەکان لە هەر وڵاتێک لەسەر ئەرزدا لە هەر جێگایەکدا نظامی شوراون بۆ بێت ئەو وڵاتە خەڵک و خەڵکە هەژارەکەی زەرریان کردووە کاتە پێچەوانەی شورا دیکتاتۆریەتە بێ قەید و شەرت ینی پێچوانەی شورا دیکتاتۆریەتە نەک دیکتاتۆریەت ئەمەی کە خەڵک پێڕە دیکتاتۆریێت مەوزوعێک هەیە لە مستەلاحی ئیسلامیە پێ ئەوترێ خۆ بەخوازانین ینی بەرجەستەکردنی تۆغیان وەکو چۆن فیرعون دەیگوت مەسەلەن فیرعون ئەیوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا ئەوەی کە من ئەیبینم هەر ئەوەیە ئەبێ ربكم الأعلى بەڵێ باشە يعني حتى مثلا كيود أنا ربكم الأعلى حسك أم تعبير الراس بكينه كيود أنا ربكم الأعلى فرعون خندوار نبوه جيلي جنبوه بلا من أيهم درس كردوه قرآن تعبيره كمان واسك أيود من خواي هلا برد بلندية ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد يعني أويك من أيلام أبي أوبكن تواو أما وايكرت چینایەتی دروست بوو چینێکی هەژار و ژێردەستە و چەوساوە چینێکی زۆردار و چەوسێنەر و دەسەڵاتدار ئەمانەیان ئەکرد بە کۆیلی خۆیان کە ئیسلامیش هات یەکەم شت کە دەستی بۆ برد نظامی کۆیلایەتی نەهێشت لە ئیسلامدا کە بەچی بەوەی کە خەڵک خوا بناسێ یعنی تەماشاکە من چەند جاریکە لەوانەیە هەر لەم مینبەرەوە ئەم قسەیەم کردبێ لە قورئانە خوا مۆڵەتی ئیبراهیم ئەدا پرسیار بکە لە کەیفیەتی زیندووبوونەوە یعنی زیندووبوونەوە بەشێکە لە عەقیدەی هەر موسڵمانێک لە کەیفیەتەکە پرسیار بکە کە مادەم جائز بێ بۆ پێغەمبەرێک سەلامی خۆی لەسەر بێ پرسیار لە خوا بکە ربی ئەرینی کەیفە توحیی المەوتە خوایە پیشانم بدە فێرم بکە چۆن مردوو زیندووەکەیتەوە ئەمەنێ ئیبراهیم گومانی هەبێت لە زیندووبوونەوەکە لە کەیفیەتەکەی نازانێت چۆنە ئەوێت تێبگە قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي يكسر لي بوشي رونكاتو گومان دێڵە نەوەڵا بەس بۆی دڵم لە کەیفیەتەکەی تەواودا بمەزرێ کەواتە کاتێک خوا مۆڵەتی داوە خەڵک پرسیار لە خۆی بکە وە خۆشی مشۆرت لەگەڵ مەلایکەکە ئەوە لە خوارەوە عەبدەکان دەبێ بە تێکڕا هەموویان کەس خۆی لە نەبێتە خوا چونکە هەر لەو نمونانەی کە جەنابەت سەرەتا باست کرد لە مەجالی عەسکەریە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەتە پرس بە حەبابی کوڕی منزیرەکە حتا حەباب ئەفەرمەی پێغەمبەری خوا ئەمە وەحیا وەحی نیە وتی نا وەحی نییە ئەمە خەتەی شەڕە فەرمی من شارەزاترم لە خەندەقدا سەلمانی فارسی لە مەسەلەن لە خەندەقدا سەلمانی فارسی لە ئوحودا پرس بە سەحاباکە بچینە دەرەوە یان نەچینە دەرەوە لە مەدینە ئەگەر بچینە دەرەوە چییە بێ ئەگەر نەچینە دەرەوە چییە بێ لە ئەحزابە کە هەموو حیزبەکان لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کۆ بنەوە لە موسڵمانان کۆ بنەوە کە بدەن بەسەر مەدینەدا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پرسەکە سەلمانی فارسی کە هەم سەحابەیەکی بەتەمەنە هەم فارسیە و غەیرە عەرەبە و تەجربەی هەیە وڵاتانی دیوە شوێنانی دیوە ئەفەرمێ ئەو مەجاڵی کە ئەوان لێوە هجوم دێنن خەندەقێک و سەنگەرێکی تێدا دروست بکەین وابێ کە خەندەقەکە ئێستاش ئەو خەندەقە بە معلومات لە عالەما جێبەجێکرێت لە هەندێک شوێن کە نەتوانرێ هجومی بەڕی مەسەن خەندەقەکە هەم قوڵ هەم پان هەم ئاوی تێکەن جاروایە کارەبایە خەنە سەر
يعني ئەوە کە پێغەمبەری خۆش عەلەیهی سڵاو وسەلام بەگوێشیانەکە بەگوێیانەکە چۆن بکەن چی بکەن. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە سڵحی حودەیبیە کە ڕاوێژەکە بە ئومو سەلەمە خێزانێتی و ئافرەتێکە بەڵام ڕائەکەی وەرەگرێ کەواتە هەر وڵاتێک هەر مەملەکەتێک هەر شوێنە و جێگایەک سەرۆکەکەی ئەیویست بە زۆر ئەوەی کە خۆی قەناعەتی پێێتی بیسەپێنێ دوجار بە زۆر ئەو سەرۆکە نەک لا ئەبرێ ناشری نەکرێت جاری وایە سەری لە ئەعدامکردنەوە دەرەچێ جستەی ڕائەکێشێ وەکوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینیومانە لەوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسەلەن هەندێک لە وڵاتانی ئەفریقا مەسەلەن بۆ نمونە لە میسر بینیمان يعني لە مصر بینیمان لە لیبیا بینیمان لە تونس بینیمان لە ئێران بینیمان لە عێراق بینیمان لە سووریا ئێستا کە لە یەمەن بینیمان لە سووریا ئەو قەتڵ و عامە زۆرەی کە ئێستا دروست بووە سەبەبەکە چییە؟ کەسێک تاگلایەنە بڕیارەدا بەبێ مەسلحەتی خەڵک بەڵام خۆ ئێمە ئەبێ ئەومان لەلا یعنی ثابت بێ خوای گەورە و پەروەردگار جەلە جەلالوهو شتێکە کە هیچ کەسێک ناتوانێت قسەی تیا بکە لەوەی کە بێگوێی بکە بەڵام خوا ئیزنی داوە خوا ئیزنی داوە خەڵک پرس بکە و خۆشی مەشورەتی کردو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی مەشورەتی کردو ڕاکەشی وەرنەگیرا و قبوڵیشی کردووە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ یەک بە دوای یەکە مەشورەتیان کردووە یعنی حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە دیلەکانی بەدرە پرسەکە بە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەکسەریەتیان پێیان وایە کەوا دەبێت دیلەکان ئازاد بکرێت نەرمونی ئەنانە باشە لەگەڵیان بژۆڵێتەوە بەڵام ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ فەرمێی پێغەمبەرەکە کوڕی ئێمە هێشتا نەگەشتوینەتە ئەو ئاستە و دەوڵەتێکی وامان هەبێ و بابیان کوژین چیمان داوا لەوەی کوڕی خەڵک بەخێو بکەین هەم چاویانە ترسێنین هەم مەسرەفێکیشمان لە کۆڵە بێتەوە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەگوێی ناکە بەڵام دوای خوای گەورە پەروەردگار وەکو لۆمە لەوەی پێغەمبەری خوا کە عەلەیهی سڵاو وسەلام دوای پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بۆ ئەبوو بەکریش ئەگرین و پەشیمانی دەرەبڕن لەوەی ئەبوو بەگوێی ئەبوو بەگوێی عومەریان بکردای ڕەزا و ڕەحمەتی زۆر باش مامۆستا عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێ دەفەرمێت لە هەڵبژاردننی عوسمانی کوڕی عەفان یا عەلی کوڕی ئەبوو تالیبا من پرسم تەنانەت بە کۆیلە و بە کەنیزەک و تەنانەت بەو ئافرەتانەش ئەکرد کە لە سوڕی مانگانەدا بوون لە ئێستادا هەڵبژاردن چ پەیوەندیەک لە نێوان هەڵبژاردن و شورادا هەیە کاتێک کە خەڵک بە ئازادی خۆی دەچێت نوێنەرێکی خۆی هەڵبژێرێ حیزبێکی خۆی هەڵبژێرێ لەگەڵ ئەمەش جۆرێک نییە لە ڕاوێژ و شورایان بەونە پەیوەندی نێوان ئەم دوانە چییە و چۆن لەیەکیان تێب ئێمە وەکوتمان شورا مەبدەئی کارە لە ئیسلامە بەڵێ شوراش واتە ڕاوێژکردن ڕاگۆڕینەوە پرسکردن لەم قەزیەیەشە مادام مەسەلەن خەڵچێک هەر کەسێک حەزی بە تەڕەفێکە هەر کەسێک حەزی لە جۆرە کەسێک هەر حەزی لە جۆرە فکرێکە یا هەر کەسێک پێی وایە فڵان کەس یا فڵان لایەن خزمەتەکە مەسمۆزوعێکی عەسریە باشترین بژاردەیە لەم کاتەیە هەڵبژاردن بۆ یەکلاکردنەوەی پرسەکان چونکە ئەگەر بە هەڵبژاردن نەبێ ئەو کاتە یان ئەوە تا سیستەمێکی دیکتاتۆری دروست ئەبێت بکوژ بەبەر خۆیەتی یان دەبێت بە جەنگ و بە تەقە و بە شەڕ یەکلای بکەیتەوە کە ئەمەش ماڵوێرانی و وێرانکاری هێنێ بە وڵات مەثەلەن چۆن ئێستا یعنی لە سووریا ئەبینی ئەو شەڕ و خراپەی کە هەبوو لە یەمەن هاکەدا ئەتر و ئەو وڵاتانەی دەوروبەر بە شێوەیەکی عام کە هەڵبژاردنەکان و یعنی نەچێتە سەر پێی خۆی وەک پێویست نییە تەماشاکە چۆن نەکرێت کەوابوو هەڵبژاردن ئێستا باشترین بژاردەیە ئەگەر نا تعبیرێکی هەبێ ڕاستی بکەینەوە خەڵکی ئێمە لەم کاتەیە ئەگەر پێی وابێ بە تایبەت خەڵکە دیندار و موسڵمانەکە و کە شارەزایی بە ئوسوسیاتی شوڕای ئیسلامی و فقی ئیسلامی و دەستوری ئیسلامی هەیە زۆر جار نەقد ئەگرێت لە کەیفێتی هەڵبژاردنەکە هەموو کەس زانێ هەڵە و سەقەت و شەتەحاتی زۆری تایە بەڵام چ بژاردەیەکی تر هەیە ئێستا لەم کاتەیە یعنی ئەفضل شتێک کە ئێستا بکرێ وەک چۆن ئەوترێت کە وەختی خۆی سویدیەکان 300 ساڵ لەمە پێش لەسەر خوێنی یەکتری ژیاون ئەوروپیەکان هاکەدا بەڵام ئێستا تەماشاکەی
هەر 4 ساڵ جاریا بەپی سیستەمی وڵاتەکان دەستوری وڵاتەکەی خۆیان هەڵبژاردنەکەن سەرۆک دیاریەکەن نوێنەری خۆیان دیارەکەن لە پەرلەمانە لە ئەنجومەنی پارێزەکانە لە ئەنجومەنی شارەوانەکانە سیستەمێک کە خەڵکی ئیسراحەتی کردووە لە پایە کەواتە نظامی شورا ئەمەی کە ئێستا پێوترێ هەڵبژاردنەکان یعنی باشترین بژاردەیە کە شبه یعنی شبهەیەکە یعنی وەکچوویەکە لە نظامی شورایە کە لە ئیسلامدا هەیە. زۆر باشە. مامۆستایان کۆتا قسە و سەرنجدیام شتێک لەسەر شورا و ڕاوێژ و گرنگی شورا و ڕاوێژ لە ئیسلامدا من نەمپرسی بە پێویست بکات جەناب داماژەی پێ بکەین. شورا لە ئیسلامدا وەکوتم ئەساسێکە لە ئەساسەکانی کاروباری خەڵک چ کاروباری کۆمەڵایەتی یا سیاسی ئابووری بێ و مۆزوعێک کە چاوەڕێمە بپرسی نەتپرسی باسی بکەم لە ئیسلامدا دەوڵەتی ئیسلامی کە ئەڵێن دەوڵەتێکە لەسەر ئەساسی شورادا ئەمەزرێت دەوڵەتێکی مەدەنیە نەک عەسکەری حتا دەوڵەتی ئیسلامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەرکردەی جەیشی وەکو خالید ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ کە سەحابەیەکی جەلیلی پێغەمبەری خوا بووە و پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وەصفی بە کردووە بە سەیف الله المەسلول خالید کوڕی وەلید. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خۆیان لە قیادەی جێیشێکە لە جێیشەکان لای ئەبا بۆ چونکە خەریکە لە زهنی خەڵکە وا دروستە بێ کە ئەگەر بێت و ئەم جێیشە قیادەیەکی وەکو خالیدی نەبێ ئەڕوخێت چیان لە بیرچێتەوە تەوەکل عەلە اللهیان بیرچێتەوە. عومەری کوڕی خەتاب هات فەرمووی نا خالیدی لابرد بۆی خەڵکە بزانن بە غەیری خالیدیش ئیشەکە ئەکرێ و ئەوی ئەعتیقادەشیان لا دروست نەبێ کەواتە بە کورتی و بە پوختی شورا فەریزەیەکی ئیسلامیە پێویستە ئینسانی ئیماندار و موسڵمان لە هەموو کات و ساتێکە دەستی پێوەی بێ بەو ئەندازەی کە بۆی جێبەجێ ئەکرێ ئەگەر هەمووی بۆ جێبەجێ کرا فەنیعمەوە بیها ئەگەر هەمووشی بۆ جێبەجێ نەکرا ناکرێت دەست لە باقیەکەی تری هەڵگرێ. زۆر باش مامۆستایان خۆی گەورە جزاباتەوە زۆر سپاس بۆ بەڕێزیشت بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە گەیشتنێکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ کەممان پێ نەچوو.